هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە بڕواتە بەهەشتەوە، حەزی لە چوونە بەهەشتە، با ئێش و ئازاری دراوسێکەی نەدات، لەگەڵ دراوسێکەیە خراپ نەبێت. لە هەر شوێنە کەسێ دراوسەی تۆیە، لە ماڵەوە، لە دوکانە، لە شوێنێک، عەزیەتی مەدە ئەگەر حەزت لە چوونە بەهەشتە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەفەرمێ سوێن بەو خوایەی کە گیانی منی بەدەستە، ناڕواتە بەهەشتەوە. لا يدخل الجنة عبد لا يأمن جاره بوائقا. سوێن بەخوا ناڕواتە بەهەشتەوە، واتە ئەڕواتە دۆزەخەوە. کێ؟ ئەو بەندەی، ئەو کەسەی دراوسەکەی لە زمان و لە شەڕی ئەمین نەبێت. پەنا بەخوای گەورە. واتە هەر کەسێک دراوسەکەی لی ترسا، ماستاوی بۆ کرد، لە زمانی ترسا، لە شەڕی ترسا، ژنە یا پیاوە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم والله ناچێتە بەهەشتەوە. ئەمە بەداخەوە حاڵی هەندێکمانە. دراوسێکە لێ ئەترسن، دەڵێ پۆز لێ ئەدا، ئەڵێ دراوسەکان هەمووی لێ مەترسن. دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگێنی داوە پێت کە والله ناڕۆیتە بەهەشتەوە. سوێنیشە خوا، سوێنی پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم سەد حەقە. والله ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی دراوسەکەی لێ ئەمین نەبێ، لە زمانی، لە دەستی، لە هەموو شتێکی، کەواتە ئاگادار بە دراوسێت هەیە، لە خوا بترسە. هەندێکمان هەیە بەداخەوە مە حاڵەکەمانە بەدەست بدە دراوسەی خراپەوە. دراوسەی باش نیعمەتێکی زۆر گەورەیە، بەس کە دراوسێکەت خراپ بوو، ئەو کاتە نەخانوەکەت قیمەتەکە، نەخۆشی لە ژیانتا هەیە، نەخۆشی لە کۆڵانەکەشدا هەیە.